سڵاو لێبێ مامۆستاجانۆ کاتت باش زۆر سوپاس دەکەین بۆ دەرفەتێک کە بێمەدا و توانیمان بەرنامەیەک پێک بهێنین لەوە دەست پێ دەکەم کە ئایا نوێترین کاری هونەریتان چییە و بۆ کێیە؟ سڵاو ڕێز بۆ بەڕێستان و ئەو کەسانی کە متابعاتانەکە لە ڕێی پێیجێکی سوسیال میدیا و گرنگیتان بەکارەکان ئێمەدا و بەخێربێن سەرچاو دەتوان بڵم کۆمەڵێک کارە لەو کارانە دەست پێ دەکەم کە دوو کاری کۆتایی هونەرمەندی خۆشەویست کاک عەبدولقادر بەرهەمی قەدەر و پێکەوە ژیان هەروەها بەرهەمی هونەرمەند ئیلای دەمەتین بوو ئاغا و بەرهەمێکی دیکە بۆ هەردووکی بڵاوبوونەوەوانێ دواتر بەرهەمێکی هونەرمەندی کاک عەدنان تەیموور بوو لە من ببوورە کە تێکسی کاک عەبدولقادر بووم تێکسانە بەس ئاوازی من بوون من تەشبیر ناکەم دوا کۆتایی کار بوو هونەرمەند میرە عەلی ئەویش تێکسی کاک عەبدولقەهار و ئاوازی من بوو ئەمانە بڵاو بوونەتەوە ئێستا